إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان، کاتێک کەسێک لە ئێمە کە تەمەنێکمان هەیە مناڵەکان دەبینین ئاواتیان پێدەخوازین، زۆر جار ئەوانەی کە زیندون و ئەوانەشی کە مردوون، لەبەر ئەوەی ئەوان خەم و خەفەت و کێشەیان لە ئێمە کەمترە، لە ئێمە پاکترن، کەواتە هەمومان ژیانێکمان دەوێ ئاواتە خوازین بۆ ژیانێک کە دوور بێ لە خەم و خەفەت. هەمومان حەزمان لەو ژیانە نییە؟ بێگومان ژیانێکمان پێخۆشە و ئاواتی بۆ دەخوازین کە دوور بێ لە ڕق و کینە و حەسادەت. بەخوا ئەو ژیانش تەنها لە بەهەشتا هەیە. ئەگەر ژیانێکت ئەوێ خەم و خەفەت و کێشە و مشکیلە و ئەو شتانت لێ دوور بێ، ئەگەر ژیانێکت ئەوێ کەس ڕقیت لێت نەبێ، کەس حەسادەتت پێ نەبا، ئەوە تەنها لە بەهەشتایە. کەواتە ئەمڕۆ خۆتی بۆ ماندووکە لە یەک جێگە ئەو شوێنە خۆشە، ئەوش کە بەهەشتە ئەو شتانەمان بۆ بەدی دێت. ئەگینا دنیا پڕە لە کێشە و مشکیلە، چونکە خوای گەورە دەفەرمێ وەنەزەعنا ما فی صدورهم من غل، لە دڵی ئەهلی بەهەشت ڕق و کینە و حەسادەتمان دەرکردووە. هیچ کەسێک حەسادەت بە کەسێکی تر نابە، هەر چەندێ ژیانی لە ئەو چەند قات خۆشتریش بێت، لە کاتێکە لە بەهەشتا ژیانی ناخۆشیش نییە. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثەکەی بوخاری مسلمدا دەفەرمێ لا اختلاف بینهم ولا تباغض، یەک خلاف یەک کێشە لە نێوان ئەهلی بەهەشتا نییە. یا ڕەبی خوای بە ئەهلی بەهەشتمان قبوڵکەی. ولا تباغض، ڕق و کینە نییە لە دنیادا، لەبەر خزمەکەت، لەبەر دراوسێکەت، لەبەر کەسێکی تر کۆمەڵێ شت هەیە ناوێری بیکەی، بەڵام لە بەهەشتا ئەو خلافە نییە، ئەو ڕق و کینە و حەسادەتە نییە. کەواتە ئەگەر ژیانێکت دەوێت خەم و خەفەت و کێشە و ڕق و کینە و حەسادەتی تێدا نەبێ، ئەوە تەنها لە یەک جێگا هەیە کە بەهەشتە، خۆتی بۆ ماندووکە ئینشاءڵڵا. هەر کەسێک لە ئێمە گەر ژیانێکی دەوێت دوور بێ لە نەخۆشی، دوور بێ لە ئێش و ئازار، ئەوە تەنها لە بەهەشتی خوادا هەیە. ژیان پڕە لە نەخۆشی، هەموو ساڵ لە نەخۆشی توش ئەبێ، ئازارت توش ئەبێ، جاری وای چەندەها ساڵ بە نەخۆشی و ئێش و ئازار و دەتلەیتەوە. ئەمە دنیایە. بەڵام بەهەشت بە هیچ جۆرێک نەخۆشی و ئێش و ئازاری تێدا نییە. لە حەدیثەکەی صحیح مسلم داهاتووە ئەهلی بەهەشت بانگ ئەکرێ، پێیان دەوترێ ئین لەکم ئەن تەصحوا فلا تسقموا ئەبەدا. ئەی ئەهلی بەهەشت، ئێوە لە مەولا کە ئەهلی بەهەشتن بەردەوام تەندروستن، هیچ کاتێک بە هیچ جۆرێک تووشی نەخۆشی نابن. نەخۆشی لە بەهەشتا بوونی نییە، ئەو خۆشیە تەنها لە بەهەشتا هەیە. بۆی ئەم ژیانە کاتیە، نازانی بە گەنجی دەمری، بە مناڵی دەمری، بە پیری دەمری. ئەم ژیانە مەکە قوربانی ئەو ژیانەکەی تر، بە پێچەوانەشەوە بەسمان. یعنی هەوڵێکی وا بدە بەهەشت مەکە قوربانی دنیا، بەهەشت مەفەوتێنە لەبەر خاتری ئەم دنیایە کە پڕە لە نەخۆشی و ناخۆشی. چەندەها کەسی سەرمایەداری دەوڵەمەند و گەورە هەیە، تووشی نەخۆشی دەبێت چارەسەری نییە و نەخۆشەکە ئیدا بە زەویە ئەیکوژێت. بەڵام لە بەهەشتا بە هیچ جۆرێک ترسی ئەوەت نییە زەختت توش بێت، تووشی شەکرە بی، تووشی نەخۆشی و جەڵدە بی، تووشی سەرەتان بی، تووشی پەتابی، تووشی سەر ئێشەبی، تووشی ئێش و ئازار بی. ئەمانە هەمووی لە دنیادا هەیە.
لە بەهەشتا هەرچی دەخۆی مەترسە زەختت بەرز بێتەوە، مەترسە تووشی شەکرەبی و شەکرەکەت ناڕەحەتت کە، مەترسە جەڵدەی دەماغ لێتدا و بتکوژێ، مەترسە لە هیچ نەخۆشیەک. کەواتە ژیانێک بەبێ ئێش و ئازار و نەخۆشی ئەوە لە بەهەشتا هەیە، پێویستە بە بئیزنی خوا خۆمانی بۆ ماندوو بکەین. لە دنیادا ئەو ژیانە نییە، نەبۆ دەوڵەمەند نەبۆ فەقیر، نەبۆ دەسەڵاتدار نەبۆ بێدەسەڵات، هەمووی تووشی نەخۆشی وێش و ئازار دەبێت. ژیانێکت دەوێ ترس و خەوفی تێدا نەبێ، نەترسی لەوەی بمریت. ئێمە لە دنیادا لە مردن دەترسین، نەترسی لەوەی کە بکوژرێی. لە دنیادا چەندەها شتەی بەرەڕوود دێ ئەبێ خۆتی لێلا بدەی. تۆ بەرە ڕوو سیارەیەک بڕۆی بەبان تا بڕوات بێگومان لەوانەیە بتکوژێ. بەڵام لە بەهەشتا ترسی مردن و کوشتن نییە، مەترسە، کەس ناتکوژێ، قەت مردنت بەسەرا نایە. چونکە لە حەدیسەکەی صحیح مسلم داهاتووە بانگی ئەهلی بەهەشتەکە ئەکرێت وإن لكم أن تحيوا فلا تموتوا أبدا. بأهلي بهشت أو تري أي أهلي بهشت إيوة بردوام زندون قد نامرن. چونکە مردن لەسەر شکل و شێوەی بەرانێک دەهێنن لە نێوان بەهشت و دۆزەخا داێنن. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم سەری دەبڕن بە ئەهلی بەهشت و بە ئەهلی دۆزەخیش دەڵێن خلود فلا موت. ئیتر تەواو هەتا دەمێننەوە ئەهلی بەهشت و دۆزەخ و مردن نییە، مردن کۆتایی پێهات. تەنها مردنەکەی دنیا بوو، لە دنیادا مردن کوژران تەواو. بەڵام لێرەدا ژیان مردن هەمووی هەیە، ژیان هەیە و مردنیش هەیە، خۆشی هەیە و ناخۆشی هەیە. ئەترسی لەوەی لە پڕێکا بمری، لەو ناز و نیعمەتانەی کە هەتا لێی دەرچی یا بکوژری. ئەم هەموو دەسەڵاتدارە دەبینی، ئەم هەموو حیمایە بە دوای خۆی داناوە، وەرترسی مردنەکەیە. بەڵام ڕۆژ گشت کە مەلەکول مەوت هات سەلامی خوای لەسەر بێ حیمایە ناخوێنێتەوە، بە بەرچاوی حیمایەکان و ڕۆحی دەرەکات. بەڵام لە بەهەشتا ترسی مردن و کوشتن نییە. کەواتە ژیانێک هەڵبژێرا مردنی تێدا نییە، نەک ئەم ژیانەی یەک چرکە ساعاتێک سیقەی نییە. بەڕاستی ژیانمان پڕە لە ترس، پڕە لە برسێتی. ئەگەر لە بەیانێ تا ئێوارە نان نەخۆین سەغڵەتە بین، پڕە لە قەیران، لە نەبوونی، لە فەقیری، لەوەی کە ڕۆژانە مەسروفکە، پارە پەیاکە و سەرفیکە، پارە پەیاکە و سەرفیکە. ئەمە ژیانی ئێمە لە دنیادا. ڕۆژێ هەتا ڕۆژێ نیتە، ڕۆژێ حاڵت باشە ڕۆژێ حاڵت باش نییە، ژەمێ نان نەخۆی پێتەوە دیارە. بەڵام ئەگەر ژیانێکت دەوێ ئەمانەی تێدا نەبێ، کێشەی مەسروفت نەبێ، معاش نەهات خەمی ویلاتۆ چۆن مەسروف بکە، کەسابەتەکە زەعیف بووە چۆن مەسروفی ماڵ و مناڵم بکەم، قەیرانە نازانم چی. بەڵام لە بەهەشتا ئەم شتانە نییە، بوونی نییە. ئەو ژیانەی کە لەم شتانە دەتپارێزێ یەک کێشەی مەسروفات و ڕزق و ڕۆزیت نییە، خواردن و خواردنەوەت نییە، قەیران ترسی قەیرانت نییە، ترسی وشکە ساڵیت نییە، ئەم شتانە هیچی ڕوونادا. ئەوە تەنها لە بەهەشتی خوادا هەیە. ئەگینا لە دنیادا هەمووی بە چاوی خۆمان دەبینین. ئەگەر ئیش نەکەی یاخود مەعیشەتێک و کەسابەتێکت نەبێ، مەعاشێک و موچەیەکت نەبێ، پێتەوە دیارە بە خۆت و ماڵ و مناڵتەوە. بەڵام لە بەهەشتا ئەو شتانە پێویست نییە، هەموو شتێک بەلاش. چونکە بە ئەهلی بەهەشت دەوترێ لە حەدیسەکەی صحیح مسلم داهاتۆ دەفەرمێ وإن لكم أن تنعموا فلا تبأسوا أبدا. ئێوە بەردەوام ئەی ئەهلی بەهەشت لەناو ناز و نیعمەتان هیچ کاتێک فەقیری و نەبوونی و قەیران و وشکە ساڵی و خەم و خەفەتی مەسروف و ئەم شتانە بە هیچ جۆرێک لە ئێوە ڕوونادات، بەسەر ئێوەدا نایە. کەواتە ئەگەر ژیانێکت دەوێ بێسەر ئێشە بێ لە دنیادا هەتا ئێوارە ڕائەکی، وەڵڵاهی نەک ئێمە سوێن بەخوا گیان لە بەرەکانی وەکو ئێمە لە مەینەتیان، وەڵڵاهی مێرولەیە ئەبینی هەتا ئێوارە ئەسوڕێتەوە شتێ پەیاکەوەی باتە ناو شارەکە و کوونەکەی خۆیەوە، هەتا ئێوارە ڕائەکە شتێکە لەگرێ دووسێ قەبارەی خۆی قورسە، ئەویش لە مەینەتیایە. هەموو گیان لە بەران
شێر و پڵنیەکە بینیت چەندەها دقە و سەعات ڕاکە بەس بۆ شتێکی دەستکەوی بیخوا. هەموو گیان لە بەران وایە. ئەوە ژیانی دنیاە، هەمووی لە ناڕەحەتیایە، هەمووی هەڵپەی ئەوەیەکە چۆن خۆی تێرکە. بەڵام لە بەهەشتا ئەو شتانە نییە، یەک کێشە و مشکلت نییە، هەموو شتێک بەلاش فری لە بەردەم تایە بۆ خۆت بیخۆ و بەبێ ئەوەی کە هیچ شتێک بترسیت. کەواتە ئەوەی کە بە کەڵکی ئێمە دی، ئەوەی کە بەختەوەرمان دەکات تەنها بەهەشتی خوایە. ئەویش بە ماندووبن دەبێ بە ئیزنی خوا بەدەستی خۆمانی بهێنی. یا ربی خوایە بەهەلی بەهەشتمان قبول کەی، لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی یا رب العالمین. ئامین ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. والله همومان ئاواتە خوازین ژیانێکمان هەبێ پیری تێدا نەبێ، پیر نەبین، چونکە کە ئینسان چووە ساڵە وردە لاواز دەبێت. یەکەم جار بە قووەتی زەعیفی خۆ لە ئەسڵا، یەکەم جار کە لە دایکە بی زەعیفی لاوازی دەسەڵاتت نییە قومی ئاو بخۆی، دوایی بە قووەت ئەبی دووبارە هەم لاواز دەبیتەوە. بۆیە زۆرجار خەڵک دەڵێ خۆزگایە لە دنیادا مردن و پیری نەبوایە، چونکە پیری ئەو کەسانی کە ئەچنە ساڵەوە زیاتر لە ئازارەکەی تێگەن. کەسێک تەمەنی 40 ساڵە لە کەسێکی 20 ساڵ باشتر لە پیری تێگا، 50 ساڵێک لە 20 ساڵێ باشتر تێگا، چونکە وردە و دەبەرەوە ئەوێ ئەو مەرحەلەیە تێپەڕێ. بۆیە ئەگەر ژیانێکت ئەوێ پیری تێدا نەبێ، لاواز نەبی، بەردەوام گەنج بی و جوان بی و بەهێز بی و بە قووەت بی، ئەوە لە دنیادانیە تەنها لە باشتە هەیە. تەماشا دەکەی لە حەدیثەکەی صحیح مسلم داهاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم بە ئەهلی بەهەشت ئەڵێن وإن لكم أن تشبوا فلا تهرموا أبدا. ئێوە ئەی ئەهلی بەهەشت، ئەی خۆشەویستانی خوا، بەردەوام گەنجن و پیر نابن، ئەبەدەن بە هیچ جۆرێک، هەرگیز پیر نابن. ئەگە ژیانێکە دەوێت پیری تێدا نەبێ، لاوازی تێدا نەبێ، بەردەوام گەنج بی و جوان بی، بەهێز و بە قووەت بی، ئەوە لە بەهەشتی خوادا هەیە. لە دنیادا هەمووی دەبینیت، نە گەنجێتی تاسەر و نە پیرێتی، کۆتایەکەشی مردنە. کەواتە ئەگەر ژیانێکت دەوێ کە پیر نەبی، تەنها لە بەهەشت هەیە. بۆی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ولا يفنى شبابه، ئەو کەسی چووە بەهەشتەوە گەنجێتەکەی لەدەست نادات، بەڵام لە دنیادا ئەگەر نەمریت گەنجێتیت لەدەست ئەدەی، بەڵام لە بەهەشتا گەنجێتی لەدەست نادەی. بێگومان ئێمە کە خێزانمان هەیە، عائیلەمان هەیە، ژیانی زۆربەی خێزانەکان پڕە لە کێشە و مشکلە، زۆر یا کەم. ژن لەگەڵ پیاوە کێشەی هەیە، پیاو لەگەڵ ژنا کێشەی هەیە. ئەمە ژیانی دنیا هەروایە. حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ خێزانەکانی کێشەی هەبووە، یعنی کەسێک نییە لەوە سەلامەت بێت، دەگمەنە. کێشەی خێزانیمان هەیە لە دنیادا، مەشاکیلمان هەیە، کێشەمان هەیە. تەماشا دەکەی جاری وایە لە نێوان ژن و پیاوە، لە نێوان خەڵکییا کێشە و مشکلە دروست ئەبێ، تەماشا دەکەی خیلاف دروست ئەبێ. بەڵام ئەگەر ژیانێکت دەوێ پیاوەکەت سرت نەئێشێنێ خوشکی بەڕێزم، خێزانەکە سرت نەئێشێنێ برای بەڕێزم، ئەوە تەنها لە بەهەشتایە. تەنها ژنی بەهەشتە و پیاوی بەهەشتە بێکێشە و مشکلن، چونکە ڕق و چینە، حەسادەت، بوغز، خلاف، کێشە، ناخۆشی و ناڕەحەتی هەمووی لە ئەهلی بەهەشت دانراوە، یعنی چۆن لە دڵیان دەرکراوە، بە هەموو جۆرێک دەرکراوە، تایە نییە. کەواتە ئەگەر بتەوێت ژیانێکت هەبێ لەگەڵ خێزانەکەت، لەگەڵ بێردەکەدا بەبێ کێشە بژیت، لە بەهەشتی خوادایە. بەس لە دنیادا ئەو شتە بە چاوی خۆت دەکمەنە، ڕۆژێ باشە و چەند ڕۆژێ باش و لەولاوە تێکەچێتەوە. ئەوە ژیانی دنیایە. خوای گەورە دەفەرمێ وعندهم قاصرات الطرف، ئاهلی بەهەشت کۆمەڵە خێزانێکیان هەیە قاصرات الطرف، واتە تەنها چاویان لە پیاوەکانی خۆیانە، تەنها پیاوەکانی خۆیان خۆش دەوێت، ئەوەی خیانەت بێبوونی نییە، ئەوەی غیرە بێبوونی نییە. ئەگە پیاوەکەشی دەیەها ژنی هەبێ، غیرەی لێ ناکە وەکو دنیا، ژیانی لێ ناکاتە دۆزەخ. هەر لە خەویشا بڵێ ژن دەهێنم، خێزانەکە شەڕی لەگەڵاکە، بەڵام لە بەهەشتا شتە نییە. کەواتە
ئەگەر دەتەوێت ژیانێکە دەستکەوێ خێزانی بێکێشە و بێمشکیلە و بێکێشە تەنها لە باشتی خوادایە لەگەڵ حۆریەکان خی گەورە بە نسیبمان کە بەڕاستی ئەوانە ئافرەتن تەنها پیاوی خۆیان خۆشەوێ والله پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا ئافرەتانی بەهەشت حۆریەکان گۆرانی ئەڵێ بەڵام نە گۆرانی دنیا جیاوازە واتە بە سەوتێک بە دەنگێک گۆرانی بۆ پیاوەکانی خۆیان دەڵێن هیچ کەسێک گوێی لەو سەوتە خۆشە نەبوو لە دنیات کەس هەر کەسێک چەندێ هونەرمەندێ چەندێ دەنگی خۆش بێ هێشتا ئەوە نییە ئەو حۆریانەی بەهەشت کە گۆرانی بۆ پیاوەکانی خۆیان دەڵێن وا نەزانانی وەک گۆرانی دنیا تیپی مۆسیقا و شتانەوە خوازانە چۆنە بەهەشت جیاوازە هەموو شتێکی جیاوازە ئەو گۆرانی بەوان دەڵێن کۆمەڵێ مەدحی پیاوەکانی خۆیان دەکەن کە بەڕاستی لە دنیادا ئەو شتە بوونی نییە کەواتە ئەگەر دەتەوێت لەگەڵ خێزانەکەت لەگەڵ مێردەکەت بەختەوەر بی هەوڵ بۆ بەهەشت بدە چونکە بەختەوەری تەنها بۆ خێزانەکان لە بەهەشتایە آخر خاڵکە دەمێ باسی کەم لە دنیادا کۆمەڵ ئاواتێکمان هەیە نایەتە دی هەر کەسێک لە ئێمە کۆمەڵی ئاواتی هەیە دێتە دی هەیە نایەتە دی یاخود کۆمەڵێکی هەر نایەتە دی و مردن یەخەتەگرێ کەواتە ئەوەی کە تۆ ئەتەوێت پێی ناگەیت زۆربەی ئاواتت چەندەهاشتە تەمەنای چەندەهاشت دەکەی بەڵام دەست ناکەوێت بەڵام لە بەهەشتا بە پێچەوانەوەیە ئەوەی حەزت لێ بێ ئەوەی ئاواتی بۆ بخوازی ئەوەی پێت خۆش بێ لە خزمەتایە تەکلیفەکەیت و تەواو زۆر ئاسایە داوای دەکەیت و پێت دەبەخشێ چونکە خوای گەورە دەفەرمێ وەلەکم فیها ما تشتهی ئەنفسکم ولكم فيها ما تدعون أي أهل بهشت أويك حستان لنفسي إيه وحزي ليتي وأوشي كداواي دكن بيتان دبخشري بوتان هي أوي تشاوت حزي ليبكا أوي دل الداواي بكا أوي بزمان بيلي لبهشت على خزمتايا ببي بارا ببي مرج ببي مقابل ببي شرمزاري لدنيا دا كومرشتك دستكوي مرجی لەگەڵایە شەرمەزاری لەگەڵایە دەست ئاوا زەلیلکەی بەڵام لە بەهەشتا بە پێچەوانەوە ئەوەی حەزت لێتی لە خزمەتایە هەرچی داوا بکەی لە خزمەتایە هەرچی ئاواتێکت هەبێ خوای گەورە بۆت دەهێنێتە دی بەڵام لە دنیادا زۆربەی ئاواتەکانمان دەڕواتە ناو گۆڕەوە لەگەڵ خۆمانە لە گۆڕی دەنین ئەوە ژیانی دنیا ئەوە ژیانی بەهەشت جا بۆ خۆت هەڵی بژێرە ئەگەر غەشکەیت و حرام بخۆیت و خیانەت بکەیت و زینا بکەیت و خەڵکی بەناحەق بکوژی و زڵم بکەی لەم ناز و نیعمەتانە هەمووی مەحروم دەبیت ئەگەر ڕێگای خۆش بگری حەڵال خۆر بی خیانەتکار نەبی بێگومان ئەم نیعمەتانی کە باسم کرد مشتێکە لە خەرمانێک بێگومان هەمووی بە نسیبی تۆ دەبێ بە ئیزنی خوا کە بە کورتیەک باسی بەهەشتم کرد باسی نیعمەتێکی زۆر کەمم کردو لە بەهەشتە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدو يا ربي خواه هيمني وآرامي ولات من بباريزي خواه جان هر كسيك باش ودل صوزة بو إسلام وأم ملته خواه سركوتوكي يا ربي خواه هر كسيكش خرابة بو إسلام وأم ملته خواه بقوري خواه الزليل وداماوي بكي يا ربي خوايا بأهلي بهشت من قبول كي يا ربي خوايا بأهلي بهشت من قبول كي يا ربي خوايا بأهلي بهشت من قبول كي خوايا أم نازل نعمتاني كمن باسم كد أول شيء كباس ما نكدو يا ربي خوايا بيمان ببخشي يا رب العالمين لبهشتي خوتا برحمته ومهرباني خوت بخرابي خما ما لقلانك يا رب العالمين آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.